لەسەر پرسی دارستانەکان یاخود ئەو مەترسی کە لە ئێستادا دروست بۆ دیار مەترسیەکە جیهانیە کوردستانی لێ بە دەرنیە بەڵام ڕەنگە ئاستی هۆشیاری لە هەرێمی کوردستاندا نەگەیشت بێت وەکو زۆرێک لە هاوڵاتیانیش باسی لێو دەکەن لایەنی پەیوەندیداریش بگاتە ئەو ئاستی کە دارستانەکان سوودی هەیە بۆ ژینگە و بۆ تەندروستی مرۆڤیش بە هەمان شێوە. ئێستادا ئەوەی کە باسی لێوە دەکرێت دارستانەکان لە هەرێمی کوردستاندا ڕەنگە وەک جێگرەوەیەکی سوتەمەنی بەکار بهێنرێت بە تایبەتی لە گوندەکاندا یاخود ئەو باخانی کە لە ئێستادا لە شارەکانی هەرێمی کوردستاندا هەیە بەشێک لە هاوڵاتیان لە کاتی بۆنە تایبەتیەکانیاندا لە کاتی وەرگرتنی پشوێکدا سەردانی دەکەن دەشێت ئەم دارانە لەو شوێنانەدا زیاتر بەکار بهێنرێت لە بری ئەو سوتەمەنی کە لە ئێستادا کەم بۆتەوە. نرخی سوتەمەنی ئێستا یاخود نەوتی سپی بەگشتی لە هەرێمی کوردستان وەکو پارێزگاری سلێمانیش باسی لێوە کردووە نزیکەی 300 دینارەکە ئەمە بڕێک پارەی زۆرە بۆ هاوڵاتیان بۆ حکمی ئەو بارەدارایی کە لە ئێستادا لە هەرێمی کوردستانیشێ. لەسەر ئەم بابەتە دوو میوانمان دەبێت گفتوگەی زیاتر لەگەڵ ئەواندا دەکەین زانیاریان لێوەردەگرین هەریەک لە بەڕێزان عەبدوڕەزاق قەیلانی کە بەڕێزیان وتەبێژی دەستەی ژینگەی هەرێمن ڕاستەخۆ لە هەولێرەوە میوانمان دەبێت هەروەها بەڕێز هەڵکەوت عەبدوڕەحمان کە بەڕێزیان بڕێوبەری گشتی باخداری و دارستان و پاون لە وەزارەتی کشتوکاڵ و ڕاستەخۆ ئەویش بە هەمان شێوە لە هەولێرەوە میوانی ئێمە دەبن. زۆر سپاس بۆ ئامادەبوونی هەردووکتان. کاک عەبدوڕەزاق پێم خۆشە سەرەتا لە جەنابتەوە دەست پێ بکەم. لە ئێستادا ژینگەی هەرێمی کوردستان چۆنە و ئەم چەند ساڵی دوایی گەر بەراوردێک بکرێت ڕێژەی سەوزایی لە شارە جیاوازەکانی هەرێمی کوردستان تا چەند گرنگی پێدرا و زیاد کراوە تا ئەس بەرز بێتەوە بۆ ئاستی ستانداردی جیهانی. سوپاس بۆ ئەم میوانداریە ئێمە لە مەسلەی زیادکردنی ڕێژەی سەوزایی ئێمە بەردەوام لە هەوڵی زیادکردنی ڕێژەی سەوزاین بە تایبەتی لەو پرۆژانەی کە لەلایەن دەستەی ژینگەوە یان فەرمانگەی ژینگەی پارێزگاکان ڕەزامەندی ژینگەیان پێدرێ ئێمە لەسەریان فەرزەکەین کە پێویستە لە 125 ڕوبەری پرۆژەکانیان بکەن بە سەوزایی بۆ ئەوەی ڕێژەی سەوزایی زۆربی ینی ڕێژەی دارچاندن زۆربی هەرچەندە ئەوە ئەرکێکی وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاوە کە ڕێژەی سەوزایی لە دەرەوەی شارەکان زیادکە بەڵام ئێمە لە ناوچە پیشسازەکانیان لەو شوێنانێکە کارگەکانی لێدا ئامەزرێ هەوڵە دەین ئەو ڕێنمایە جێبەجێ بکەین بۆ ئەوەی ڕێژەی سەوزایی بەرزکەینەوە. بەڵام هەرچەندە ئێمە ئەو ڕێژەی سەوزایی کە بەسەر پرۆژەکاندا جێبەجێەکەین ئەبینین لە هەندێک شوێن پێشلکارێکی زۆر هەیە لەسەر دارستانەکان هۆکاری زۆرە. یەکەمیان شەڕی وڵاتانی دراوسێ ئێران و تورکیا لەسەر سنوورەکانمان یان لە شوێنانەی کە دارستانی لێیە بەوەی کە بە بیانووی ڕاودونانی نەیارەکانیان یان بەرهەڵسکارەکانیان ئەوان ئەوێ هەم تۆپبارانەکەن هەم بە ئەیسووتێنن ئەی بڕنەوە ئەوە هۆکارێکی سەرەکیە بۆ کەمکردنەوەی ڕێژەی دارستان و سەوزایی لە بەهۆی تۆپبارانەکانەوەواتە دارستانی هەرێمی کوردستان زیانی بەرکەوتووە. بەڵێ زۆری بەری کەوتووە لە 2009 تا ئێستا لەوانێ 10 میلیۆن دۆنم زەوی لە دارستانەکان سوتاون و تێکچوون بڕاونەتەوە. هۆکاری دووەمیش کەمکردنەوەی دارستانەکان بریتە لە بەرنەبوونی سوتەمەنی لەو شوێنانێک کە دوورە دەستن یان لە شوێنە سنووریەکان کە لە گوندەکان خەڵک لەبەرەوەی نەوتی سپی بەدەست ناکەویان گرانە ناتوانێت بکڕی بەنەبەنە داربڕێن بۆ خۆگەرمکردنەوە و دابینکردنی ئەو ئاگرەی پێویستیانە بۆ ژیانی ڕۆژانیان. بەڵام ئەوەی دیاردەی ترسناکە ئەوەی دیاردەی ترسناکە لە داربڕینەوە ئەوەیە کە هەندێک خەڵک فێربوون نەک بۆ خۆ گەرمکردنەوەی بۆ پێداویستی یەک خێزان بەڵام ئەچن بە شاری کارەبایی ئەی بڕنەوە بە لۆری یان بەکاری گەورە ئەیفرۆشن. ئەوە کارەساتێکی خراپە پێویستە ڕێگری لێ بکرێ. ئەو ڕێژەی سەوزایی باسەکەی دوو بابەتە. یەکەمیان ئەگەر باسی ناو شارەکان بکەین جایە لەوەی باسی دەرەوەی شارەکانیش بکەین. ئێمە ڕێژەی سەوزایی ئەوەی لە ناو شارەکان هەیە جیاوازی هەیە هەندێک شوێن هەیە دەڵێ بەپێی ئەو لێدوانانەی لە ئەندازەی پارک و باخچەکە وەرەگرین لە فەرمانگەی ژینگە یان لە شارەکان وەرەگرین
جیاوازی هەیە لە 14 هەیە 15 هەیە لە 10 هەیە هەندە شوێن هەیە لە 1970 کە ڕێژەیەکی کەمی سەوزایی هەیە بۆیە ئەوە جیاوازی هەیە بەپێی ئەو شوێنانەی کە لە ناو گەڕەکەەکانی نیشتە جێبوون تەرخان کراوە یان دروستکردنی پارکەکان کە جێبەجێ نەکراوە لە هەندە شوێن لە هەندە شوێنی جێبەجێکراوە ئیتر ڕێژەی جۆرە زۆری هەیە ینی جیاوازی هەیە بەڵام ئەگەر باسی دارستانەکە بکەینەوە بابەتێکی ترە. باشە دوای دێمە سەر پرسی دارستانەکان کاکەڵکەوت دووبارە سپاس بۆ ئامادە بوونت. لێسادا دەزانین کە پرسی ژینگەیەکێکە لە پرسە سەرەکیەکان لە ماوەی چەند مانگی ڕابردوودا یوئێنیش بە هەمان شێوە راپۆرتێکی لەسەر ژینگەی جیهان بڵاو کردەوە کە گۆڕانکاری ژینگەی لەسەر ئاستی جیهان بڵاو دەبێتەوە و چەند وڵاتێک بە دیاریکراوی ناویان هێرا کەویش عێراق بوو یەکێک دەبێت لە وڵاتانی کە گۆڕانکاریەکانی ژینگە تێیدا بە شێوەیەکی ئاشکرا دەردەکەوێت. ئەمەوێت لەسەر پرسی ژینگە و ئەو دارستانانەی لە هەرێمی کوردستانان ئێستا کە پرسی قەیرانی سوتەمەنی هەیە لە هەرێمی کوردستاندا هاوڵاتیان هانایان هێناوە بۆ بڕینەوەی دار سەرباری ئەم قەیرانە ژینگە سروشتیە کە ڕووی کردوتە هەرێمی کوردستان و عێراقیش کە بوونی هەیە. باڵە سڵاوتان لێبێ سڵاو لە بینەرانی کورساتی خۆشەویست ڕاستەکەی لە قسە پرسیارەکەی جەنابتەوە مەسلەی گۆڕانکاری کەشوهەوا لە جیهاندا ینی بابەتێکە ئێستا لەسەر ئاستی لوتکەی دەوڵەتان کۆڕ و کۆنفرانسی بۆ ساز دەکرێت دواهەمین کۆنفرانسی نێودەوڵەتی کە لەسەر ئەم بابەتە لە گلاسکۆ لە بەریتانیا ساز درراوە لە کۆتایی 2021دا 200 وڵات بەشداریان تیا کردوون حکوومەتی هەرێمیش وەک بەشێک لە عێراق نوێنەرایەتی بەشداریکردنی لەو کۆنفرانسادا هەبووە کە تاکید لەسەر چەند خاڵێکی گرنگ دەکەنەوە بۆ پاراستنی هەسارەی زەوی و جیهان خاڵەکان زۆرن تەفاسیلی زۆرە بەس یەکێک لەو بڕیار و ڕاستپاردانەی کە هەموو وڵاتان متتەفق بوون لەسەری ئەوەیە کە ڕاگررتنی بڕینەوەی دارستانەکانە دارستانە سروشتەکانە و زیادکردنی ڕێژەی ڕوبەری دارستانەکانە کە گرنگی دارستان و ئەهمیەتی دارستان بە گشتی خەڵگەی زانێەوە ئەگەر ئێمەش لێرە ئەهمیەتی باسی بکەین جگە لەوەی کە زیادکردنی ڕوبەری سەوزایی دەبێتە هۆی زیادکردن و ڕێژەی ئۆکسسیجین و پاکردنەوەی هەوا کە هەموو زیندەوەران پێویستیان پێوێتی دارستانەکان ڕوڵیان هەیە لە پاراستنی پلەی گەرمی ئەو ناوچەیە بەگشتی ئەو هەرێمەی کە ڕێژەی دارستانی تایدا زۆرە دارستانەکان بەگشتی پارێزگاری لە ئاوی ژێر زەوی دەکەن بەهۆی ئەوەی کە لە کاتی بارانباریندا دەبنە هۆی ئەوەی کە ڕێژەیەکی زۆری ئاو بچنە ناو زەویەوە پارێزگاری دەکەن لە پەپیتی خاک و ڕێگریکردن لە ڕاماڵینی خاک یعنی جگەلەوەی دارستانەکان شوێنی حەوانەوە و شوێنی هەمەجۆری زیندەوەرانن کە لە گرنگترین پێکاتەکانی ژینگە ئەوەیە کە جۆرا و جۆری زیندەوەران بمێنێتەوە پارێزگاری لێ بکرێت بۆیە هەموو وڵاتان ینی لەو ئیتفاقە بەو شێوەیە بڕیاریان لێداوە کە دارستانەکان ڕابگیرێن پرسیارەکەی تۆش بەشێکی تری کە ئایا دارستانەکان بەکاردەهێنرێت بۆ سوودوەرگتن بۆ وزەی خۆگەرمکردنەوە ئەوان لایەن هاوڵاتیانەوە بەڵێ بێگومان لە دنیادا ئەم حاڵەتە هەبووە مرۆڤایەتی لە زووش هەر بەو شێوەیە پێش ئەوەی وزەی جۆرا و جۆری تر بەکاربهێنرێت سوودی لێبینیوە بەڵام بۆچی ئەم حاڵەتە ئێستا بۆتە کێشەیەکی گەورە و تەحەدایەکی گەورە لە بەردەم جیهانی مرۆڤایەتیدا ئەویش پەیوەندی بەوەوە هەیە گۆڕانکاریەکانی وەکوتم کەشوهەوا زۆر خێران پلەی گەرمی جیهان بەرز بۆتەوە تێگڕای بارانبارین و بڕی بارانبارین بێگومان خۆ وەکو جەناب عێراق لە پێنجەمین ئێستا بۆت باسەکەم عێراق بە گشتی و هەرێمی کوردستان لە ناوێدا پێنجەمین وڵاتە کە مەترسیەکانی گۆڕانکاری کەشوهەوای تایە ڕنگ داوەتەوە لەوە خۆی بینیوەتەوە ئێستا زۆربەی کانیا و کارێزەکانی کوردستان یعنی بەبەرچاوی هەموو هاوڵاتیانەوە لە گوندەکان وشکەکە ئاستی ئاوی ژێرزەوی زۆر دابەزیوە بەهۆی ئەوەی کە بارانبارین ڕێژەکەی کەم بۆتەوە
و ئاستی ئاوی بەنداوەکان وردە وردە کەمە کاتەوە کۆکردنەوەی ئاو و لە عێراق و لە خوارو ئەم ڕنگدانەوەی زیاترە ناوەڕاست ببوورن لە ناوەڕاست و خواروی عێراق ڕنگدانەوەی ئەم مشکە ساڵی زۆر زیاترە یعنی عێراق بە خورما بەناوبانگە لە 150 دار خورماکانی عێراق ئەوەی کە ئێمە زانیاریمانەوە پێمان گەیشتووە کە وشک بوون بەهۆی دابەزینی ئاستی ئاو ئەم بابەتە گۆڕانکاریەکان هەرێمی کوردستانی گرتووەتەوە وشک بوونی دارستانەکان بەڵێ بێگومان لە کاریگەری زۆری داناوە ڕەنگە لەم چەند ساڵەیە یعنی وردە وردە لای ئێمە کاریگەرەکەی دەربکەوتی بێ بە حکمی ئەوەی کەشوهەوای هەرێمی کوردستان کە جیاوازترە کاریگەرەکانی وردە وردە ئێستا دەستی پێکردو بەڵێ ئێمە نیسبەتی داری وشک بوو و نیسبەتی ئەو حاڵەتانەی کە پەیوەندی بەم گۆڕانکاریانەوە هەیە زیادی کردووە باخە دێمەکارەکانمان بە تایبەتی ئەوانەی پشتیان بەس بە باران دەبەست لە ناوچە شاخاویەکاندا ئێستا یا بەشێکیان کەم وشک بوونەتەوە یا نیسبەتی بەرهەمێنانی ئەوەی کە پێویستە ساڵانی پێشوهیان بۆ نیان ماوە بەڵێ ئەم گۆڕانکاریانە کاریگەری زۆر خراپ لەسەر ژینگە لەسەر ژیانی خەڵک دروست دەکات کە ڕۆژانە ئێمە دەیبینین بەڵام وەکو گوتم لە ئاستی جیاجیادا لە ئاستی جیهان نەتەوەیە گرتوەکان لە ئاستی هەرێمایەتی و هەر دەوڵەتێکیش بەجیا ئێمە لە هەرێمی کوردستان وە گۆزارەتی خوشکاڵ و سەرچاوەکانی ئاو کە معنین بە زیادکردنی ڕوبەری سەوزایی و پاراستنی دارستانەکان لە هەرێمی کوردستاندا کاری جددیمان کردو لە ساڵانی ڕابردوو لە حکوومەتی هەرێمی کوردستان لە وڵاتانی جیهاندا و هەر لە وڵاتانی دراوسێشمانەوە گەرسەیر بکەین دارستانی دەستکرد دروست دەکرێت دەوڵەت هەوڵ دەدات لایەنی پەیوەندیدار هەوڵ دەدات دارستانەکانی زیاد بکە پشتێنەی سەوز زیاد بکە لە نێو شارەکان لەنێو وڵاتەکەیە لە هەرێمی کوردستانە هەنگاو بۆم بابەتەنراوە دارستانی دەستکرد هەوڵی بۆ دراوە دروست بکرێ بەڵێ لە هەرێمی کوردستان بێگومان هەر لە سەرەتای دامەزراندنی کابینێک لە دوایەکەکانەوە گرنگێکی تایبەت بەم بابەتە دراوە و بەڕێبەرایەتێکی گشتی تایبەت بە دارستان و پاوان و لە ئێستادا باغداری و دارستان و پاوان هەیە کە بەرپرسە لە بەروبوومی بەرهەمی ڕۆیشی یا دار و درەخت کە لەم بوارەدا لە چەند سێکتەرێکی جیاجیا بە پێی اختصاسە عیلمیەکان ئیش دەکا بەڵام هەرێمی کوردستان بە خۆتان دەزانن بە چەند خۆناغێکی وەزعی سیاسی و ئیداریدا تێپەڕیوە ئەم گرنگی پێدانە تا 2013 بابەتێک بووە و ئاستی گرنگی پێدانەکە هەم لە دروستکردنی پرۆژەی دارستانی دەستکرد هەم لە دووبارە چاندنەوەی ئەو دارانەی لە ناو دەچن هەم بۆ پارێزگاریکردن لە دارستانە سروشتەکان یاسا و ڕێسا و ڕێنمایی تایبەت دەرچۆ کە وەزارەتی ناوخۆ و پۆلیسی دارستان و ژینگە یاسای ئێمە جێبەجێ دەکات یعنی ئێمە بەرپرسین لە چاندن لە بەرهەمێنانی نەمام ئێمە 32 نەمامگەی جۆراوجۆرمان هەیە کە نەمامگەی باغدارین و نەمامگەی دارستانن هەم داری بەردار ئینتاز دەکەن هەم داری دارستانی ئینتاز دەکەن ساڵانە هەتا پێش 2013 ملیۆنان دار نەمام لە ڕێگەی وەزارەتمانەوە بەخشراوە بە هەموو ئەو لایەنانەی کە دەیانەوێت بەشداری لە هەڵمەتی سەوزکردن بکەن چ دامدەستگای حکومی بێت چ ڕێکخراوەکان بن و تەنانەت هاوڵاتیانیش ئەوانەی کە کڕیویشیانە ینی بە پسارێکی زۆر ڕەمزی یەک نەمامی ئێمە بە 1000 دیناری تەبع فرۆشتاوە بۆ ئەوەی داعمی خەڵک و کەلتوری ژینگەیی بکەین خەڵک ڕێژەی سەوزایی زیاد بکات جگەلەوەی خۆشمان پرۆژەی دەستکردمان هەبووە لە شار و شارچکەکان و ئێستاش بەشێکیان مەوجودن بەڵام ئەم خۆناغە لە دوای قەیرانی دارایی و ئەوانەوە کە بەسەر هەرێمی کوردستان داهاتوە تا ئێستاش کاریگەریەکانی ماوە ئاستی بەرهەمێنانی نەمامی ئێمە و ئاستی پرۆژە دەستکردەکانی ئێمەش کەم بۆتەوە بەڵام ئەمە معنایەوە نییە ئێمەوە گۆزارەت کاک هەڵکەوت دێمە سەر پرسی ئەو بابەتەی زیاتر ئەو دارانەی لە هەرێمی کوردستاندا لەبارن بۆ ناشتن زیاتر چ جۆرێکیان دەنێژرێن و دواتر مەترسیەکانی ئەوەی کە ببڕدرێنەوە بەکار بهێنرێن لە جیاتی سوتەمەنی شل دێمە سەر و بابەتە بەڵام دەچمە لای کاک عەبدوڕەزاق سەبارەت بەوەی کە ئەوان وەکو دەستەی ژینگەی هەرێ ناو بەناو هەوڵیان دەبینین دەستەی ژینگە
کۆنفرانسێکی چەند ڕۆژێک لەمەوە بەر کۆنفرانسێکیان ساز کرد لەگەڵ بەڕێز ئەمەلخان دەمەوێت بزانم ئامانجی ئەو کۆنفرانسە چی بوو هۆشیاری خەڵک بەرامبەر بە ژینگە لە چه ئاستێکدایە کاک عەبدوڵڕەزاق ئێمە لە مەسلەی هۆشیارکردەوە لەبەرەوەی کارە یەکێکە لە ئەرکە سەرچەکانی دەستەی پاراست و چاکردنی ژەنگە هۆشیارکردنەوەی چین و توێژەکان بە تایبەتی ئێمە لەسەر مەسلەی هۆشیارکردنەوە لە ناوەندەکانی خوێندن باشتر کارمان لەسەر کردووە لەبەرەوەی ناوەندێکی فراوانە چۆن کارتان لەسەر کردووە 2 میلیۆن نزیکەی 2 میلیۆن تەلەبە هەیە لە هەموو هەرێمی کوردستان ئێمە لە ساڵانی ڕابردوو یانەی ژینگەیمان لە ناوەندەکانی خوێندە دروست کرد بوو بەڵام ئەم ساڵ هەوڵماندا بابەتێکی تر جێبەجێ بکەین ئەویش دابینکردنی یان دەستنیشانکردنی مامۆستایەک لە ناوەندی خوێندن وەکو ڕێبەری ژینگەی و نامیلکەیەکی هوشیارکردنەوە نامیلکەی ڕێبەری ژینگەیمان چاپ کرد ئامادە کرد و چاپ کردووە بۆ ئەوەی بەسەر ناوەندەکانی خوێندندا بەشەکەین هەر مامۆستایەک کە لە ناوەندەکانی خوێندن ئێمە پێشتر سمیناری بۆکەین لە سنووری هەموو پەروەردەکان بۆیە لەوێ باسی هەموو ئەو بابەتە ژینگەیان ناکەین بۆ ئەوەی ئەو مامۆستایانێکە وەکو ڕێبەری ژینگە ئەناسرێن لای ئێمە ئەوان لە ناوەندەکانی خوێندن هەموو ئەو بابەتە ژینگەیانەی پێویستە بۆ تەلەبەکانیان باز بکەن یان هوشیاریان کەنەوە ئێمە ئەو بابەتانەمان بۆ کۆکردنەوەەوە لە نامیلکەیەک و تا وەرسی خوێندنەوە بێ بەشان ئەمە لەسەر ئاستی ناوەندەکانی خوێندندا کاک عەبدوڵڕەزاق لە ساڵی پار 2021 یەکێک لە پارتە تایبەتەکان کە پرسی ژینگەی لە ئەستۆیە باسی لەوە کردو کە هەرێمی کوردستان هەنگاوێکی زۆر خێرای ناوە بۆ پیسبوونی ژینگە ینی ڕێگە چارەکان کە ژینگە پیس بوو پێویستە هەوڵی بۆ بدرێت یاخود هەر ڕووداوێک یاخود هەر خوانەخواستە بارودۆخێک کە دێتە ئاراوە پێویستە هەوڵی چارەسەرکردنی بۆ بدرێت پیسبوونی ژینگە لە هەرێمی کوردستاندا چۆنە و چی دەکرێت بۆ کەمبوونەوەی ئەم پیسبوونە بە تایبەت گەشتیاران کە ڕوو دەکەنە ناوچە گەشتیارەکان زۆربوونی ئۆتۆمبیل ڕێژیان زۆر زۆرە لە هەرێمی کوردستان بەڕادەیەکی وە کە لە ژماری هاوڵاتیان زیاترە چۆن دەکرێت لەم بۆعدەیشەوە گرنگی بە هۆشیاری هاوڵاتیان بدرێت کە ژینگە پیس دەبێت بە دیوێکی کەیە ئەو هۆکارانی دەبنە مای پیسبوونی ژینگە بە تایبەتی پیسبوونی هەوا کە کاریگەری ڕاستەوخۆی لەسەر هاوڵاتیان لەسەر تەندروستی هاوڵاتیان هەیە ئەوەیە کە ڕاستە ڕێژێکی ژمارێکی زۆر کارگە هەیە پاڵاوگە هەیە و ژمارەی زۆر لە ئۆتۆمبیل هەیە بە تایبەتی ئۆتۆمبیلی تایبەت ڕێژەکە نزیکەی ئێستا شوێنی تقریبا ژمارە ئۆتۆمبیلەکان 2 میلیۆنەکە دانیشتوانی هەرێم 6 میلیۆنە ینی هەر سێ کەسە ئۆتۆمبیلێکیان بەرەکەوێکاوە ڕێژێکی زۆرە بەڵام ئەوەش خەڵک ناچارە لەبەرەوەی گواستنەوەی گشتیمان نیە ئێمە دەبێت گرنگی بە گواستنەوەی گشتی بدەین با دابینکردنی پاسی گەورە لە ناو شارەکان خەتی میترۆ و ترام لە ناو شارەکان دروست بکرێت شەمەندەفەر لە بینی شارەکان دروست بکرێت ئەمەش لە ڕێگای ئەو پرۆژەیە کە ئێمە لەگەڵ دەستێ و بەرهێنان ڕامانگەیان دوێ بە ناوی بەرهەمێنانی سەوز بۆ ئەوەی هەموو ئەو کۆمپانیا بیانیانەی هەموو ئەو کۆمپانیا بیانیانەی کە توانایان هەیە ئەو کارانە بکەن بۆ ئەوەی ڕێژێکی زۆر لەو ئۆتۆمبیلانە کەم کرێتەوە و خەڵک ئۆتۆمبیلی تایبەت بکەنبوونی ژینگە لە هەرێمی کوردستانە لاستێکی چۆنایە مەترسیدارە مەسلەی پیسبوونی هەوا تا ئێستاش هەر باشە بەڵام ئەگەر بەردەوام بی لەسەر ئەو پیسبوونە خراپە بێ ئەبێ ڕێگری لێ بکەین ئەویش بەوەی کە ژمارەی ئەو مەلیدانەی لە گەڕک و لە هەموو بینایەکان هەیە بکەم بکەینەوە ئەوش بە دابینکردنی وزەی کارەبای نیشتیمانی بە بەرهەمێنانی کارەبا لە ڕێگای وزە نوێ بۆکان وزە خاوێنەکان کە دەکرێت بوارێکی باشەیە وەبەرهێنانی تێدا بکرێت بە تایبەتی وزەی خۆر کە سەعات ژمارێکی زۆر کاتژمێر ڕۆژانە لە هەرێمی کوردستان هەیە و پلەی گەرمی تا ڕادەیەک باشە بۆی ینی تیشی خۆر زۆرە بۆی بتوانێت خەزم کرێ و لە یعنی وزەی کارەبای پێ دابین بکرێت هەروە لە هەموو ئەو بەنداوانەی کە هەن یان دروست دەکرێن لە داهاتوودا
وێزگەی کار و ئاوی هایدرۆپاوەریان بۆ دابدرێ بۆ ئەوەی کارەبا بەرهەمێنن بێ ئەوەی 1 لیتر سوتەمەنی سرفکرێ یعنی بسووتێنرێ ئەوانە هەموو کاریگەریان لەسەر خاوێن بوونەوەی هەوا هەیە یان بەکارهێنانی فیلتەرین بۆ مۆلیدانی کە لێستا بەکارهێنرێ بۆ کارەبا. بەڵێ ئەوەش یەکە لە هۆکارانەی کە بۆ کەمکردنەوەی دەرهاویشتەکان پێویستە هەموو مەلیدەکان هەم فلتەر بەکاربێنن بۆ دەرنەچوونی گازە پیسەکان و دووکەڵ هەم بۆ ئەبێ کاتمیش بن ینی ژاوەژاویش نەکەن لە بەرەوەی ئەویش یەکێکە لە جۆرەکانی پیس بوو. باشە دەگەڕێمەوە لات کاک عەبدوڵڕەزاق کاکەڵکەوت بەرلی بچمە لای کاک عەبدوڵڕەزاق پرسیاریەوەم کرد کە زیاتر لە هەرێمی کوردستانە چ جۆرە دارێک چ جۆرە نەمامێک دەرێژرێت؟ بەڵێ ئەو پرسیارە و پرسیارێکی تریشت هەر دەربارەی ئەوەی ئایا دار لە بری نەوت و ینی وەکو ئەوە دواتر دێمەسەری. طبعاً دارەکانی جۆری دارەکان کە لە هەرێمی کوردستان دەچێندرێن ئەوەی ئێمە خۆمان وەکو بەڕێوەبەرایەتی گشتی باغداری و دارستان و پاوەن و بەڕێوەبەرایەتی دارستان بە تایبەتی لە ڕێگەی نەمامگەکانەوە بەرهەمیان دێنین هەموو ئەو دارانن کە بەرگەی کەشوهەوای کوردستان دەگرن. کوردستانی ئێمە ڕاستە بە ڕووبەر بچووکە بەڵام دابەش بۆ بەسەر 3 ئاستی جیاوازی کەشوهەوادا. ئاستی یەکەممان منتیقەی گەرمێنەکانمان هەیە ئەو ناوچانەی گەرمێن ئیدارەی گەرمێن و درێژ دەبێتەوە بەرەو کەرکک و دەشتی هەولێر و ئەوانە کامە کەشوهەوایشی تایبەتیانەوە جۆرێکی جیاواز لە دار دەتواندرێت تەحملی ئەو شوێنانە بکە و کەشوهەوای مامناوەندمان هەیە کە بەگشتی سنتەری پارێزگاکانی سلێمانی و دەوروبەری و هەولێر و ئیتر ئەمانە دەگرێتەوە کەشوهەوای ناوچە شاخاویەکانمانەیە کە وەکو پێنجوێن و حاجی وەمران و ئیتر درێژ دەبێتەوە بۆ دهۆک و منتیقەی ئەوانە کە سارترن ئاستی جیاوازی پلەی گەرمیانەیە بۆیە ئەو دارانی کە دەچێندرێن بە پێی ناوچە جیاوازەکان یا گونجاون بۆ کەشوهەوایان یاخود دارەکانی جۆری ئێمە کە زیاتر سنەوبەریاتە یعنی تەحملی بەرزترین پلەی گەرما و نزمترین پلەی گەرما دەگرن بۆیە لەسەر ئەو دارانە ئێمە ئیشەکەین و ئەیخینە بازاڕەوە ئەیخینە بەردەستی هاوڵاتیان و دام و دەستگاکان. بەڵام بەگشتی ئێستا لە ڕێگەی بازرگانی نەمامگەکان بە کەرتی تایبەت و ئەهلی کە هەیە ئێستا خەڵکانێکی زۆر لەسەر زەوق و خواستی خۆیان لەبەر جوانی یا لەبەر هەر هۆکارێک کە بەبێ شارەزایی هەندێک جار هەندێک دار و درەخت داخڵ بوون بەداخەوە دام و دەستگا ڕسمیەکانی ئێمەش لە سەردەمێکە کەشوهەوا گونجاو بووە بیریان لەوە نەکردوێتەوە ڕۆژێک دێت سەرمایەکی زۆریا ئەوە دێت دار داخل کراون لە سەردەمەکانی پێشووتردا کە بەرگەی ئەم کەشوهەوای کوردستان یان نەگرتووە بینیمان لە سەرماگەی پاردا نسبەتێکی زۆر لەو جۆرە دارە بازرگانیانە وشک بوون. باشە کاک هەڵکەوت ئەی لە ئێستا هەستەکەن بەهۆی گرانی سوتەمەنی ئەو بەو شێوازە زەحمەتی کە ئەزانین کە قەیرانێکی جیهانیە هەرێمی کوردستانیشی لێ بەدەرنیە هەست کراوە لەم بینە و لە ساڵی پار و لەم ساڵدا بڕینەوەی دارەکان زیادی کردبێ بەکارهێنرابێ لە بری سوتەمەنی؟ بەداخەوە ئەوە ڕاستێکی حاشا هەڵنەگرە کە زۆر جار لەمس هەلو مەرجەدا بڕینەوەی دارەکان پەنای بۆ دەبرێ هەتا لە بری سوتەمەنی هەندێک خەڵک وەکو کارێکی بازرگانیش بۆ دروستکردنی خەڵوز و ئەوانش بەکاری دێنێت بۆ ئەوەی لە بازاڕە ساغی بکاتەوە کردوێتی بەسەر چاوی ژیانی خۆی. بەڵێ ئەم حاڵەتە لەگەڵ دابەژنەکردنی نەوتە کە لە تایبەتمەندی ئێمە نییە باسی وزەی نەوت بکەین بۆ خۆگەڵانە وەزارەتی تر هەیە لە حکوومەتی هەرێم کاری لەسەر دەکات بەڵە پەنا بۆ دار براوە و دیاردەکەش هەیە بەس خۆشببختانە هەموو خەڵکی کوردستان یعنی زۆرینە نین نسبەتێکی کەمن کە نسبەتێکی سنووردارن بەڵام بێگومان زیان بە دارەکانی سروشتی ئێمە دەگەیەنێت. من دەمێ بە دیاریکراوی لەم ڕۆژانەدا ئێمە سەرقاڵی ئەوە بووین کە بەڕێکارێکی ئیداری و زانستی ڕێگە بدرێت هەر لە یاسای دارستانی شاهاتووە ڕێگە بدرێت بە گوندنشینەکان لە پێناوی
درێژکردنەوەی عمری دارە سروشتەکان و لە پێناوی نەخۆش نەکەوتنیان ڕێگە بە هەڵپاچینی دارە سروشتەکان بدەین کە ئەهلی علمی زراعی دەزانن کە هەڵپاچین چ سوودێکی هەیە بۆ نوێکردنەوەی تەمەنی دارەکە و بۆ تەندروستی دارەکان. بەڵام لەناو ئەو تەفاسیلەدا تێگەیشتون کە خەڵک هەیە تەرەکتۆرێک کەوا باوە لە ناو خەڵکە بە تەرەکتۆر دار قیاسەکرێ بە 250,000-300,000 کە لەوانەیە 20 بۆ 30-40 دار بەڕوو بە پێی عمر و قەبارەی دارەکان بۆ یەک تەرەکتۆر ببڕدرێتەوە لە بازارە 250,000-300,000 دەکە ئیجازەم بدە کە کارەساتێکی یەکجار گەورەیە ینی تەرەکتۆرێک دار لە بری بەرمیلێک نەوت بەکار دەهێنرێت مع العلم ئەو دارستانێکی دەستکرد یارمەتیم بدە ئەم جملەیە دەڵم باسی زراعەتەکان دەکەم مع العلم ئەگەر دارستانێکی دەستکرد دروست بکەی بۆ نمونە هەمان ئەو 30-40 دارە بگەینێ عمری 30-40 ساڵ ڕەنگە بە چەندین ملیۆن دینار قەرەبوو نەکرێتەوە. ئەمە جگە لەوەی دارە سروشتەکان سروشت خوا بە منتیقەکەمانی داوە بە هیچ شێوەیە قەرەبوو ناکرێنەوە بڕینەوە لە ناوبردنیان. ئیجراعەتەکان بە پێی یاسای ژمارە 10 ساڵی 2012 یاسای دارستانە لە هەرێمی کوردستاندا. ئەم یاسایە کۆمەڵێک ڕێوشێنی سزایی داناوە کە مەحاکمی کوردستان کاری لەسەر دەکەن. سزای بەندکردنی تایە، سزای پێبژاردن و غرامەکردنی تایە، بەڵام چاودێریکردنی دارستانەکان و پاراستنی دارستانەکان بۆ ئەوەی سەرپێچەکە ڕوونەدات بەڕاستی لە ئەرکی برایانمانە لە پۆلیسی دارستان و ژینگە کە ئەوان لە ڕووی ئیداریەوە سەر بە وەزارەتێکی ترن کە وەزارەتی ناوخۆیە. ئێمە حاڵی حاضر جەنابی وەزیرمان خاتو بێگەر تاڵبانی لە گفتوگۆیەدا لەگەڵ بەڕێز وەزیری ناوخۆ بۆ ئەوەی لەم تەوقیتەدا ئیتر نزیکترین ڕۆژەکانی هەفتەی داهاتۆیان لە بەیانی بەدواوە کۆ ببینەوە بۆ ئەوەی هەمانگی زیاتر بکەین بۆ ئەوەی ڕێگری بکرێت لە بڕینەوەی دارەکان کە زیانێکی گەورە بە هەموو ئەو خەڵکانە دەگەێنێت کە خۆشیان دەیبڕنەوە جگە لەوەی زیانی بۆ هەموو مرۆڤایەتیش هەیە و هاوکاتیش هەر ئەمڕۆ ڕای سپاردومێ یادداشتێک بدەینە ئەنجومەنی وەزیران باسی مەترسیەکانی بڕینەوەی دار بکەین و بەکارێنانی لە بری نەوت و پێشنیارمان کردو کە چەند زوو دەکرێت نەوت دابش بکرێت بەسەر هاوڵاتیان بەتایبەت لە ناوچە ساردەکان و ناوچە دارستانەکان. باشە کاک عەبدوڕەزاق دوا پرسیارم لە جەناب دەکەم لەسەر ئەوەی کە دەزانین زۆربەی ناوچە گەشتیاریەکان دەکەونە دەرەوەی سەنتەری شارەکان. ناوچە گەشتیاریەکان توانراوە بەپێی پێویست وردبینی زیاتر بە دوواداچوونی زیاتری بۆ بکرێت چونکە کەسانی بیانیش دێنە ئەو ناوچانە تا چەند هەم لە ڕووی ژینگەی پاراستنی ئەو ناوچانە کە پیس دەکرێن و ئەو چیمەنانە ئەو دار و درەختانی کە لەوێن پارێزراو بن بە دوواداچوون ئێوە بۆ ئەو شوێنە گەشتیاریانە ئەکەن. لەسەر مەسەلەی ناوچە گەشتاریەکان ئەوە بەڕاستی پەیوەندی بە دەستەی گەشت و گوزارەوە هەیە زیاتر بەڵام ئێمە قسەمان لەگەڵ دەستەی گەشت و گوزار کردووە کە ئەبێ ئەو کۆمپانیانەی خەڵک دێنن گەشتیار دێنن بۆ ئەو ناوچە گەشتیاریانە پێویستە هەندێک ئیجراعاتیان لەگەڵ بکرێت بە تایبەتی ئەو شوێنانەی کە ئەو خەڵکانە ڕووی تێدەکەن زۆر پیسەکەن پاشماوەی زۆریان هەیە بە تایبەتی مەسەن بڵی ئاوکە پیسکەرێکی زۆر کاریگەرە لەسەر پیسبوونی خاکە و لەسەر پیسبوونی ژینگە ئەوانە ژمارێکی زۆر سەرفەکرێ بێ ئەوەی ئەو کۆمپانیانە پابند بکرێن بەوەی کا پێویستە یان ئەوان خاوێنی بکەنەوە یان بڕێک پارەیان لێوەربگیرێ بۆ ئەوەی لە داهاتوودا بە کرێکار لەسەر ئەو پارەیە کرێکار بگیرێ بۆ ئەوەی خاوێن بکرێتەوە کە کاریگەری هەرچەندە هاتنی گەشتیار سوودی هەندێک سوودی ئابووری هەیە بۆ ساحب ئوتێلەکان چێشخانەکان بۆ ئۆتۆمبیلەکان بۆ تەکسی ئەوانە بەڵام زیانێکی گەورەشی هەیە لەسەر ژینگە پێویستە ڕێک بخرێتەوە ناکرێت
هەروە بە هەڕەمەچی کۆمپانیاکان خەڵک بێنن بۆ شوێنە گەشتیاریەکان و پیسیکەن و بەجێ بێڵن بێ ئەوەی پاچ باشە کاک عەبدوڕەزاق هەرچەند دوا پرسیارم لێ کردی بەڵام کاتم نەماوە یەک پرسیاری تر ئەەکەم بە دوا پرسیار ئێستا بەشێک لە چالاکانی ژینگەی پیان وایە تا ساڵی 2050 لە سەدا 90 دارودرەخت و زیندەوەران لە هەرێمی کوردستانە لە ناو دەچن ئێوە تا چەند ئەم راپۆرتانە و بە دوواداچوون یەم کەسە شارەزایانە کە لە بواری ژینگەدا کار دەکەن بە هەندوەری دەگرن و پێشنیاریەکانیان وەکو پێشنیارێکی جددی و معتەبەر بە دوواداچوونی بۆ دەکەن. نازانم ئەو دراستانی جەنابەت باسیەکەی چێ کردوویەتی یان چۆن ئەنجام درراوە ئایا بە ڕێگەیەکی زانستی ئەنجام دراوە یان وە هەڕەمەچی تەقدیرێکی شخصیە چالاکوانی ژینگەی ورد و ئەوانەبی بەڵێ ئاچاگەراکوان فەرقیە لەوەی کە ناوەندێکی ئەکادمی یان ناوەندێکی پسپۆر دواتر بۆ تەنێرم بابەتەکە کاک عەبدوڕەزاق بەڵام سەبارەت بۆی کە تا چەند بە دوواداچوون بۆ کەسانی شارەزا و ژینگەی ئێمە ئەگەر زانیمان ئەگەر زانیمان ئەو بابەتە لە ناوەندێکی پسپۆری و لە ناوەندێکی ئەکادمی دەرچووە حتممە بە دوواداچوونی بۆکەین هۆکارەکان لە بەرچاوەگرین بۆ ئەوەی ئیشی لەسەر کوین لە داهاتوودا نەهێڵین ئەوەندەی پێمان بکرێت نەهێڵین ئەو پێشێلکاریانە ڕووبدا هەرچەندە مەسلەی هەمە جۆری بایۆلۆجیش زیاتر ئەویش پەیوەندێکی باشی هەیە بە دارستانەوە هەنی ئەگەر دارستان نەمان ڕەنگە زۆر لە هەمە جۆری بایۆلۆجی تێک بچی هاوسەنجی ژینگەی تێک بچی. زۆر باشە. زۆر سپاس بۆ هەریەک لە بەڕێزان عەبدوڕەزاق خەیلانی کە بەڕێزان تەبێژی دەستەی ژینگەی هەرێم بوون لە هەولێر و ڕاستەوخۆ میوانمان بوون هەروەها بەڕێز هەڵکەوت عەبدوڕەحمان کە بەڕێزیان بەڕێوەبەری گشتی باغداری و بدارستان و پاوەند لە وەزارەتی کشتوکاڵ و ڕاستەوخۆ لە هەولێر و میوانیمە بوون. زۆر سپاس بۆ ئامادەبوونی هەردووکتان.